جوانترین سڵاتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانتان پێشکەش دەکرێت. بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر پێشەنگایەکی نیگارکێشی تایبەت بە ژینگە کرایەوە. لە پێشەنگاکەدا سەرەڕای ئەوەی بە دەیان نیگاری ڕەنگاڵی و منداڵانی تایبەت بە پاراستن و خۆشەویستی ژینگە نمایشکران. منداڵانی باخچەی ئەوین چەند گۆرانێکیان پێشکەش کرد و دواتر جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە گفتوگویەکی کراوەیان لەگەڵ قوتابیانی قوتابخانەی مەتین کرد کە پێشەنگاکەی تێدا کرابەوە. وەزیری پەروەردە پێشوازی لە شاندێکی نووسنگی نەتەوەیەکگرتوەکان تایبەت بە نەهێشتنی مادە هۆشبەرەکان و تاوان دەکات. دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردە پێشوازیان لە مەسعود کەریمپور سەرۆکی لقی نەهێشتنی تیرۆر لە بەشی بەیاننامەکان و شاندێکی یاوەری کرد. وەزیری پەروەردە باسی لە ڕۆژی ئێستای پەروەردە و فێرکردن و پرۆگرامەکانی خوێندن کرد و وتی زۆر وڵاتی فرەنەتەوەی دەوروبەرمان هەیە تەنها زمانێک پرۆگرامەکانیان چاپ دەکەن، بەڵام ئێمە لە ڕووی زانستی و پێشکەوتوین لەبەر ئەوەی ئێستا بە چەندین زمان پرۆگرامەکان چاپ دەکەین. گرنگی بە سەرجەم زمانەکان دەدەین لە هەرێمی کوردستان، لەوانیشدا گرنگی زۆر دراوە بە بەها کۆمەڵایەتی و مرۆیەکان و تەنانەت کاری باشمان کردووە لەسەر نەهێشتنی توندنەڕەوی لە پرۆگرامی ئاینی کە لە پۆلی یەک تا کۆتا پۆل دەخوێندرێت و گۆڕانکاری لە بابەتەکانی ئاینیدا کردووە. لە درێژەی کۆبوونەوەکە وەزیری پەروەردە باسی لە ڕاهێنانی مامۆستایان لە ڕووی بەرەنگاربوونەوەی هیزری تیرۆر و گرنگی بە هەرێمی کوردستان بدرێت لە ڕووخولەکان و کۆنفراس و ڕاهێنانی مامۆستایانی بە گرنگ هەژمار کرد. لە بەرامبەردا شاندی میوان سوپاسی وەزیری پەروەردەیان کرد و دەستخۆشیان کرد لەو کارانەی کەوتبووە بۆرە و پێشبردننی ڕوحەتی پێکۆژیان و ئاشتی لە وەزارەتی پەروەردە کراون. لە کۆتاییدا شاندەکە داوان لە وەزیری پەروەردە کرد و کار لەسەر هەمانگی نێوان هەردوو لا بکرێت بۆ زیاتر گرنگیدان بە پرۆگرامەکان و ڕاهێنانی مامۆستایان لە ڕووی نەهێشتنی هیزری تیرۆر و بەرزکردنەوەی توانەکان بۆ نەهێشتنی تیرۆر. لە هۆڵی ڕۆشنبیری شاری هەولێر یادی 52 ساڵی دامەزراندنی قوتابخانەی ئامادەی ئازادی کوڕان کرایەوە کە لە ساڵی 1967 زاینیەوە دامەزراوە و تا ئێستا 11 بەڕێوەبەر و بەڕێوان بردووە. لە یادی دامەزراندنەکەدا بەڕێوەبەری قوتابخانە و وتێکی پێشکەش کرد و وتی قوتابخانەکەمان بنکەی پەروەردەکردنی کەسانی نیشتیمان پەروەەر بووە و بەدایان کەسی سەرکەوتوو لە بواری جیاواز لەم قوتابخانەیە خوێندویانەوە. دواتر دیکۆمنتاریەک پێشکەشکرا کە لەلایەن ستۆدیۆی هەولێری تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە بەرهەم هێنرا بوو. تێیدا بەڕێوەبەر و مامۆستا کۆنەکانی قوتابخانەی ئامادەیی ئازادی قسەیان تێدا کردبوو. دواتر دکتۆر پشتیوان سادق و تارێکی پێشکەش کرد و ڕایگەیان دڵخۆشم ئەمڕۆ لە یادی دامەزراندنی یەکێکی تر لە ئامادەیە پڕسەروەریەکانی شاری هەولێر و کوردستان بەشدار دەبم و ئەویش ئامادەی ئازادیە. ئەوەی لەم کورتەفلیمە تەماشام کرد بەڕاستی جێگەی شانازیە لە ئامادەیی ئازادی خەڵک دروست بووە و جگە لە زانست و مەعریفەت ئەمڕۆ خزمەتێکی گەورەی کوردستان دەکەن لە ڕووی سیاسی و کارگەڕیەوە. قوتابخانەکانی ئێمە شوێنی نیشتیمان پەروەری و کوردایەتی بوون، بۆیە ئەرکی مامۆستایانی پێشوو جگە لە گەیاندنی زانست بە قوتابیان و خوێندکاران هەوڵی بەرزکردنەوەی ئاستی نیشتیمان پەروەریشیان دەدا. بۆیە پێویستە ساڵانە ڕێزدا مامۆستا دیرینەکان بگرن کە پێشتر ڕۆژێک لە ڕۆژان خزمەتیان کردووە. سەبارە بە ئامادەیی ئازادی وەک وەزارەت ئامادەییمان لە مەراسیمەکەدا هەیە. هەر پێداویستێک پێویست بێت وەک کۆلوپەل و نۆژەنکردنەوە ئامادەین بۆیان دابین بکەین بە تەواوەتی. کوردستان لە 4 ساڵی پێش تا ئێستا قۆناغێکی سەختی بڕی، بەڵام خۆشبەختانە ئەو قۆناغا سەختانە تەواو بوون. سپاس بۆ خۆڕاگری مامۆستایان نەیان هێش خوێندن بوەستێت و بەردەوام بوون. لە هۆڵی پێشاوە وەزیری پەروەردە و بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر بەشداری کۆنسێتی بەهارەی قوتابخانەی شیلانی ئینگلیزی لە شاری هەولێر کرد. سەرەتای مەراسیمەکە بەڕێوەبەری قوتابخانە و وتێکی پێشکەش کرد و وتی پەروەردەی جۆری یەکێکە لە ئامانجەکانمان، کاری لەسەر دەکەین و هەوڵ دەدەین پەروەردە بکەینە هۆکارێک بۆ سوودگەیاندن با قوتابی و خاک و نیشتیمان. دوای پێشکەشکردنی چەندین چالاکی جۆراوجۆر لەلایەن قوتابیانەوە دکتۆر پشتیوان سادق لە وتەیەکیدا باسی قوتابخانەی شیلانی کرد و وتی لە ساڵی 2014ەوە لە هەولێر تەنها 3 قوتابخانەی ئینگلیزیمان هەبووە. خەڵکێکی زۆر منداڵەکانیان
ناونووس دەکرد لەم قوتابخانەیە پاشان وەک وەزارەت کۆبوونەوەکمان لەسەر ئەم ئەساسە کرد و بڕیارماندا لە ساڵی 2014 یەکەم قوتابخانەی شیلانی ئینگلیزی دروست بکەین. خۆشبەختانە ئەم قوتابخانەیە سەرکەوتوو بوو، بۆیە بڕیارماندا لە جیاتی ئەم قوتابخانەی لە شاری هەولێر 85 قوتابخانەی ترمان کردەوە کە قۆناغ بە قۆناغ دەست پێ دەکات. لە ئێستادا زۆربەی قوتابخانەکانمان زمانی ئینگلیزی دەخوێنن، بەڵام پێداگیریکی زۆرمان لەسەر ئەوە کرد کە نابێت ئەم زمانە کاریگەری هەبێت لەسەر زمانی شیرینی کوردی. وەزیری پەروەردە لە کۆتایی وتارەکەیدا داوای لە دایک و باوکان کرد هاوکاری پرۆسەی پەروەردە و فێرکردن و دابینکردنی کولەلوپەلی قوتابخانەکان و نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بن لە هەرێمی کوردستان. لە کۆتاییدا لەلایەن وەزیری پەروەردە و سوپاس و ڕێزلێنان بەخشرایە بەڕێوەبەر و مامۆستایانی بەشداربووی مەراسیمەکە. بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری پەروەردەی کۆیە و ژمارەیەکی بەرچاو لە سەرپەرشتیاران و مامۆستایان و پەیمانگەی کۆیەی ناحوکمی بۆ زانستەکانی کۆمپیوتەر پێنجەمین فیستیڤاڵی هونەری و زانستی لە شاری کۆیە کردەوە. لەو فیستیڤاڵەدا قوتابیانی پەیمانگەی ناوبراو بە چەندین شێوازی زانستی کۆمپیوتەر وەک بەرنامە و پرۆگرامی کۆمپیوتەری و نمایشکردنی 8 بەرنامە و پرۆگرامی تایبەت بە زانستەکانی کۆمپیوتەر و نمایشکردنی شانۆ و 30 تابلۆی شێوەکاری مامۆستایانی هونێری مەندی و شێوەکار و قوتابیان خرانە ڕوو. لەلایەن خۆشەوە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وێڕای دەستخۆشی لە بەڕێوەبەری پەیمانگە و مامۆستایان و قوتابیان سوپاسی کردن و بۆ هەوڵ و ماندووبوونیان لە ڕێخستنی ئەو فیستیڤاڵە هیوای بەردەوامی زیاتری بۆ خواستن. بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی قوتابخانە ناحوکمیەکان سەرپەرشتیاران و مامۆستایانی هونەری قوتابیان و خوێندکاران فیستیڤاڵی ساڵانەی زانستی قوتابخانەی میدیای نێودەوڵەتی بەڕێوە چوو. لە فیستیڤاڵەکەدا چەندین کاری شێوەکاری جوان و سەرنجڕاکێش نمایشکران کە سەرجەمیان لەلایەن قوتابیان و ئامادە کرابوون. جگە لە کاری شێوەکاری چەندین چالاکی زانستی لەلایەن خوێندکارانەوە پێشکەشکران. ئێمە وەکو خوێندنگای میدیای نێودەوڵەتی ناحوکمی ساڵانە فیستیڤاڵی ساڵانەی زانستی ئەکەین کە بە ئینگلیزی پێوترێ ساینس فێر و خۆم مامۆستای مادەی ئەسترۆنۆمی سپەیسم یعنی کەون و هەروەها ئەکواتیک ئەنیمۆڵ یعنی حیواناتی بەحری. ساڵانە ئەم فیستیڤاڵە ئەکەین بۆ بەرەو پێشچوونی قوتاب خوێندکارەکانمان و هەوڵەیەین زیاتر سامپڵ و شتی ڕیڵ بێنن. بەخێربێن ئێمە وەکو خوێندنگای میدیای نێودەوڵەتی ساڵانە هەڵئەسین بە ئامادەکردنی فیستیڤاڵی زانستی و ئەم ساڵ بە تایبەتی لە پۆلی 1 بۆ 6 کردومانە ئەم فیستیڤاڵە و ئەو بابەتانەی کە ئەرزەکرێت و پیشان ئەدرێت تایبەتن بەو بابەتانی کە لە مەکتەبە ئەیخوێنن ڕۆژانە لە پۆلەکانی 1 بۆ 3 کە مناڵەکانن زیاتر باسی بۆشایی ئاسمان و ئەو سی ئێنمڵەکان نەکرێت واتە ئەو ئێنمڵانی لە ناو ئاوە ئەژین و پۆلەکانی 4 بۆ 6 بە هەمان شێوە باسی بۆشایی ئاسمان نەکرێ و ئەو ئەکواتیک ئێنمڵز. بە ئامادەبوونی میوانان قوتابخانەی جونیەری نمونەیی پێشانگای ساڵانەی خۆی لە هەفتەی ژیاندۆستیدا ئەنجامدا کە لە کۆمەڵێک چالاکی جۆرەوجۆر پێکاتبوون لەوانە نمایشی زانستی و فۆلکلۆری و شانۆیی و مۆزیک کە سەرجەمیان لەلایەن خوێندکاران و بە هاوکاری مامۆستایان ئامادەکرابوون. پێشانگاکە کۆمەڵێک کاری جیاواز و سەردەمی لەخۆگرت بوو. ئێمە وەک کاری هەمیشەییمان وە کاری ساڵانەمان هەستاوین بەکردنەوەی پێشەنگای ساڵانەی قوتابخانەی جونیەر
لە سەر و پێشەنگاکەوە بۆ ئەمساڵ بۆ یەکەم جار لە 14 قوتابخانە لە شاری سلێمانی هەفتەی ژیان دۆستی پێشکەش کرا لە 2 ڕۆژە کە هەموو قوتابخانەکان پێکەوە بوون. هەفتەی ژیان دۆستی سەبارەت بە سێکتەرەکانی ئاو و کارەبا و ژینگە و با بڵێن کۆمەڵێک سێکتەری کە بوو ئێمەش هەستاوین لە بەشداریمان کردووە لە هەفتەی ژیان دۆستیە و ئەوە تا ئەم ساڵ هەردوو ئەمە بەشی یەکەمە کە پێشەنگاکەیە دواتریش بەشی دوم هەفتەی ژیان دۆستی دەست پێەکە. من ناوم سەرکان سەروەرە لە قوتابی پۆلی شەشم. ئێمڕۆ ئەکسپریمەنتەکەم لەسەر ئەو تاقیکردنەکەم لەسەر ئەوەیە کە کاتێککە جگەرە کێشێک جگەرێکە کێشەیە دوای ئەوە سیەکانی چی لێ دێ. من ناوم ڕاژە هەر کەسێکی بۆ ئێرە ئێمە دایمە بلە خێپاری لێکین و ئەخینە ناو ئەم تێکەڵەیە لە ئەلکۆحول و ئاو تۆ خوێ ئەخینە ناو ئەو ئەی خوسێنین ئەم تێکەڵەیەوە لە ئەو شتاکە کە بەریەکەوێ کە ئاگر بگرێت و بەڵام شتەکە چۆمەی گر نەگرێت و نەسووتێ. سلااوان لەبێ ئیشەکەم لەمە پێکاتووە کە پێوترێ The Periodic Table واتە خشتەی توخمەکان ئەمانە بەشی مێتاڵەکانن ئەوانە نۆن مێتاڵن ئەو پەمەیانش مێتاڵۆید. بە ئامادەبوونی سەرپەرشتیاران و مامۆستایانی هونەری و قوتابیان و خوێندکاران فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەی عەلی بۆسکانی بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا چەندین جەهەلاکی زانستی و کاری شێوەکاری لەلایەن قوتابیانەوە ئامادەکرابوون و نمایشکران. ئێمە وەکو قوتابخانەی عەلی وەسکانی بنەڕەتی وەکو چالاکی ساڵانەی قوتابخانە هەساین بەکردنەوەی پێشانگای ساڵانەی هونەر و پیشەی بۆ خوێندکاران بۆ نیشاندانی چالاکی و پرۆژەی خوێندکاران کە ساڵانە لە دەرسی هونەر و لە دەرسی پیشەیە ئەنجامیان داوە. ئەم ساڵی ژۆک و هەموو ساڵەکانی کە چالاکی ئەم ساڵی خوێندکارەکانمان نمایش کردووە. یەکێک لە دەرسە ڕئیسیەکان لە قوتابخانەیە بریتە لە ئەو دەرسانی کە بەهرە و توانەکانی خوێندکار نیشان دەدا بۆ نمونە دەرسی وەرزش وانەی هونەر وانەی پیشەی باش هەندێک بابەتمان هەیە وەکو بابەتە تیۆریەکان وکو بابەتی مێژ و کۆمەڵاتی ئەوانە ڕەنگە تەلەبە نتوانێت بەهرەی دەست و پەنجەی خۆی نمایشکە بەڵام لە ئەو جۆرە وانانی وەکو هونەر خوێندکار ئەتوانێت بەهرەی دەست و پەنجەی خۆی نمایشکە کاری دەستی خۆی ببینێتەوە. لەبەرەوە من بە ئیشێکی زۆر گرنگی دەزانم ساڵانە هەموو خوێندنگایەک بەرهەمی دەست و پەنجەی خوێندکاران پیشانی خۆیان بداتەوە بۆی کە هەست بە وجود و توانا و لێهاتووی خۆیان بکەن. لەبەرەوە من بەکارێکی زۆر گرنگی دەزانم هەم بابەتەکە و هەموو پێشانگاکە گرنگی پێ بدرێت. من قوتابیەکی قوتابخانەی عەلی بۆسکانی هەستام بە بەشداریکردن لە چالاکی زانستی قوتابخانەکەم فەرموو ئێستاش ئەمە ئیشەکانی منە ئێستا دەتوانم تاقیب بکەمەوە بۆتان. یەکەمیان ئەمانە بە تاقی حراری ئیشەکات ئەگەر دەستی لەسەر ڕاگریت وزەی گەرمی دەست ڕاکێشێت. قوتابخانەی زانین لە فستیڤاڵێکدا بە ناوی فستیڤاڵی میوەکان لە قەزای سەی سادق نمایشێکی جوانی گۆرانی و شانۆیی سەبارەت بە سوود وەرگرتن لە میوەکان بۆ خوێندکاران و میوانان و مامۆستایانی قوتابخانەکە ساز کردبوو بە دانانی کۆمەڵێک میوەی سوودبەخش و نمایشی شانۆیی خواردنی بە سوودی میوە و کۆمەڵێک چالاکی دیکە. اگر يعني بس اكيد
دیارە لای هەموو کەس ئاشکرایە کە پرۆسەی پەروەردە و فێربوون تەنها لە دەستەبەرگرتنی و پەیڕەویکردنی مەنهەج و خوێندنەوە و نووسین و پرۆسەی کلاسیکی نابێت پێویستە شێوازێکی مۆدێرنتر و هاوچەرختر بگرینە بەر ئێمەش ئەمڕۆوە قوتابخانەی زانینی بنەڕەتی هەستاین بەکردنەوەی پێشەنگایەک کە ئەویش بە ناوی بە کەلتوریکردنی میوەکانە کە ئەمەش لەژێر دروشمی ئاشنابوونەوە بە میوە واتە ئێمە هەمومان ئەزانین کە ئاشناین بە میوەکان ئەناسین ڕنگ و حەز و ئارەزوومان هەیە بۆی بەڵام ئەوەی کە پێویستە لێرە قسەی لەسەر بکەین ئاشنابوونەوە واتە دووبارە ئاشنابین بە سوود و قازانج و بایەخەکانی میوە چەندە گرنگە بۆ مرۆڤ ئێمەش ئەمڕۆ قوتابخانەی زانست قۆناغی 1 بۆ 6 هەستاین بەکردنەوەی ئەم فستیڤاڵە ئەویش بە چەند کار و چالاکیەکمان یەکێک لەو چالاکیانەمان شانۆیەکە کە بە شێوەیەکی شانۆیی مناڵانە بتوانین نیشانی ئەو مناڵانەی بدەین کە سوود و قازانجی میوە چەندە دروستە و چەندە پێویستە بۆ مناڵ و ئێمە ئەمڕۆ کارەکانمان بە شانۆیەک و چەند ئۆپەرێتێک و سرودێک پێشکەش بم بە ڕێزانم بە مناڵە چاوگەشانە ئەکەین کە بتوانن خۆیان درک بەو ڕاستیانە بکەن لەم شانۆیە بیبینن کە چەندە قازانج و سوودی هەیە میوە بۆ جەستەی مرۆڤ و مناڵ بە تایبەتی لەم قۆناغی گەشە و مناڵی و پێگەیشتنیادا لە هەموو زیاتر لەو خۆراک و خواردەمەنیانەی کە پیشەسازین و دوورکەوتنەوە لە شیرینی و چەوری و هەندێک خواردنی بەرهەمەکانی هەویری. یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوای سلێمانی بە هاوکاری مامۆستایان فستیڤاڵی ساڵانەی خۆی بۆ هەردوو باخچەی مناڵانی نێرگس و شێخ جەمال ساز کرد. سەرەتا باخچەی مناڵانی نێرگس لە هۆڵی باخچەکەیان ئۆپەرێتێکیان بە ناوی ژینگە پارێزی و گۆرانی ژینگە پێشکەش بە ئامادەبوان کرد. دواتر باخچەی منداڵانی شێخ جەمال شانۆیەکیان پێشکەش کرد کە لە دەقی ڕێنمایی پاراستنی ژینگە و ڕواندنی دار پێکات بوو. لەگەڵ کۆمەڵە گۆرانی پێشکەش بە ئامادەبوان کرا. ساڵانە سەرجەم باخچەکانی منداڵان فستیڤاڵی خۆیان بە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەن. ئێمە نزیکی مانگێکە خەریکی پرۆڤین بە مناڵەکان و چالێکەکانیشمان بریتی بوو لە چالاکی ژینگە پارێزی لەگە گۆرانێکی بەخێراتن بەگشتی مناڵەکان زۆر باش هاتن لەگەڵمانانی سپاسی دایک و باوکەکانیانەکەین کە یارمەتیان ناین لە خۆشی و ناخۆشی و لە نەخۆشیە ئەیان هێنانەوە چکە مناڵمان هەبوو نەخۆشکە و مناڵێکمان تیا بوو دەستی شکا بوو زۆر سپاسیانەکەین سپاسی بەڕێوەبەرەکەکەین کە زۆر هاوکارمان بوو سپاسی هەموو ئەو دادە و مامۆستایانەشمان ئەکەین کە یارمەتیان ناین ئیشەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی پێک هادەبوو لە ئیشی ژینگە پارێزی یعنی چۆن بتوانین مناڵ هەر لە مناڵیەوە لە ئێستاوە فێری ژینگە پارێزی بێ فێری ئەوە بێ کەشت بڵاو نەکاتەوە و بە شێوەیەکی گشتیش کە خۆتان بینیتان شتەکە باشوە. بەخێر بێن ئێمە تقریبا لە 2 مانگ پێش ئێستا بە دوای دەقال گەڕاین دەقمان هەڵبژارد سپاس بۆ مامۆستا بەڕێز کە ئەم دەقە جوانەی پێیاین دەقێکی ڕێنماییە باسی پاراستنی ژینگاکە کە چۆن دار بڕوێنین و دوای سوودێ بێ بۆ هەمومان بەڵام بەڕاستی ئیشکردن لەگەڵ مناڵە زۆر قورسە من تقریبا 3 بۆ 4 ساعتم گۆڕی تا گەیشتم بەمە لەبەری مناڵ و ماندۆ بن و هەنەجار تووشی بیرشنەوە بن بەڵام ئیشەکان زۆر باش بوو لە کۆتایە کۆمەڵە مناڵی بەهرەمەند دەرکەوتن. بە ئامادەبوونی مامۆستایان و میوانان و خوێندکاران ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ فستیڤاڵی ساڵانەی ساز کرد. فستیڤاڵەکە لە ژێر ناونیشانی لە پێناو سەوزکردنی ژینگە و بەرهەمهێنانی خۆراکی تەندروست ئەنجامدا.
هەر لە فیستیڤاڵەکەدا پێشەنگایەکی تایبەت بە فرۆشتنی بەرهەمەکانی خوێندکاران کراوە کە چەندین گوڵ و نەمامی لەخۆ گرتە بوو. پێشانگای ئامادەی کشوکاڵی بەکرێژەوە کە تێیدا نمایشی ئەو بەرهەمانە ئەکرێت کە بە ڕەنجی ساڵێکی خوێندنی خوێندکار لەوانە کرداریەکانە بەرهەم هاتووە. لەم ئامادەیە چەند بەشێک هەیە، بەشی پیشەسازی خۆراک ئەو بەرهەمانە نمایشەکرێ کە خوێندکار دروستی کردوون وەکو ترشیات، سرکە بە هەموو شێوەکانیەوە، چەند جۆرێک شتی تر و هەروەها بەشی پەروەردەی ئاژەڵمانەیە کە تێیدا شیر و بەرهەمەکانی وەکو پەنیر، ماست، دۆ ئەو شتانەی تر کە لە شیر بەرەمەهێنرێ. هەروەها بەشی شەتەڵگەمان هەیە و لەگەڵ ڕۆکی جوانیا کە تێیدا هەموو ئەو گوڵ و قەڵەمانە تێدا نمایش ئەکرێت کە خوێندکار و مامۆستا لە باخچەکانە خۆیان قەڵەمیان کردووە، ساڵی خزمەتیان کردووە، هێنراوەتە خوێندنگا، ئێستا نمایش ئەکرێ و لەگەڵ ئەوانەشدا بەشی ترمان هەیە، بەشەکانی دانەوێڵەمان هەیە کە لە کێڵگەکانی دەرەوەی ئامادەیە بەرهەمەکانی تێدا دەفرۆشرێ. ئێمە بەشەکەمان لە بەشی پیشەسازی خۆراکە لە چەند بەشێک پێک هاتووە، وەکو زەیتون و ترشیات و ڕۆبە هەنار و سرکەی سێ و زەیت و زەیتون و لەو جۆرە بابەتانە کە بێ مادەی زیان بەخش ئامادەکرا. بەشداریم کردو لە بەشی پیشەسازی خۆراک کە شیرەکە شیری سروشتیە، وەکو ماست و کەرە و خامە و پەنیر، ئەوانە کە هەمووی لە دروست کراوە بەبێ هیچ فێڵێک و مادەی حافیزە کە سروشتیە بۆ ئەم ئامادەی بەکرێژەوە. خوێندنگەی ئامادەیی ڕەزی کچان سیمینارێکی بۆ پسپۆڕێکی ئابووری ساز کرد. سیمینارەکە لەژێر دروشمی وشیاری خەرجکردن و هۆنەری پارە خەرجکردنە بەڕێوە چوو کە لەلایەن سامان ئەحمەد پسپۆڕی ئابووریەوە پێشکەش کرا. لە سیمینارەکەدا چەندین بابەتی تایبەت بە بواری ئابووری و خەرجکردنی پارە باسی لێوە کرا. جێی ئاماژە پێکردنە لەم سیمینارەدا ژمارەیەک لە میوانان و مامۆستایان و کچە خوێندکارەکان ئامادەی بوون. ئێمە ئامادەی ڕەزی کچان هەستاین بە سازکردنی سیمینارێک لەژێر سەرپەرشتی بەڕێبەرایەتی پەروەردەی سلێمانی، بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات و ئیشرافی سەرپەرشتیاری ئامادەی. سیمینارەکە بە ڕێز مامۆستا سامان ئەحمەد پێشکەشیەکە لەژێر وشیاری پارە خەرجکردن. ئامانج لە کردنی ئەم سیمینارە لێرەیە وشارکردنەوەی ئەو کەسانەوە بە زیاتر مامۆستایانی ئابووری کۆمەڵایەتی چووکە لەژێر سەرپەرشتیاری مشریفی کۆمەڵایەتیەکان کراوە و ئەوی زیاتر وشیار بن لەسەر بابەتی ئابووری و ئێستا ئەزانین کە ئێمە ئابووری ڕۆڵێکی گرنگی هەیە لە کۆمەڵگەیە. وشاری پارە خەرجکردنی یەکێکە لە هەرە گرفتەکانی کۆمەڵگەی ئێمە. ئامانجەکەشمان ئەوەیە بەس وشارکردنەوە و پێدانی ڕێنمایی بۆ خوێندکارەکانیش و مامۆستاکانیش. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد.